بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەخێر بێن بۆ ئەم پانێلە. زۆر سپاس. بەخێر بێن بۆ ئەم کۆڕبەندە کە لە یەک کاتا نخبەی سیاسی عێراقی و کوردستانی و فەڕەنسی و نخبەی لەسەر خۆم قساکەم بۆی تەرجەمەکە باش بگات بە هەموو لایەک ئەکادیمی و توێژینەوە و حەقلی زانستی بەغا هەولێر پاریس ئامادەن. بە پێی ژمارانەی کەلامە فەڕەنسیەکان تەقریبەن 11 کەسن، عێراقیەکان 90 کەسن، ئەوانی تریش کوردستانین. جەنابەت لە بەردەم دوو جۆر لە نخبەیەکی سیاسی لەگەڵ نخبەیەکی ئەکادیمی. ئەگەر هەڵم نەکرد بێ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، جەنابتان لە 2 مارسی 1969 لەدایک بوون. ڕاستم؟ ساڵی 2050 ئەبن بە 81 ساڵ. ئەگەرماین 81 ساڵ. ئەنجا کە جەنابەت ئەبی بە 81 ساڵ وەکو ئەم بەیانیە وتم، وڵاتەکەت عێراق ئەبێ بە 80 ملیۆن. ئەنجا لەو 80 ملیۆنەش تقریباً 78,000 مەتر دووجا خاکی بە پیتی وڵاتەکەی جەنابەت لە ناو چووە، کۆتایی پێ هاتووە. چەند ملیۆنێک 5 تا 10 ئیستیمەیشن ئەیبات تا 20 ملیۆن لە باشوورەوە هاتوون بۆ هەرێمی کوردستان. هەمووی قوربانی گۆڕینی ئاو هەوا و کلیماتیک و دیسان گرفتە سیاسی و ئابووری کۆمەڵاتەکان. جەنابەت لە تەمەنی 81 ساڵیە سەیرەکەیت ئەم هەموو ئەم عالەمە ئەم 80 ملیۆن بەشەرە چۆن نانیاناییتێ، چۆن ئاویاناییتێ، چۆن ئەیانژێنی، چۆن بە خێویانەکەین. نەوی خۆی گەورە مێرەبان، من زۆر سپاسی جەنابەت دەکەم کاکە دکتۆر. بە خێراتنێکی گەرمی ئامادەبوانی خۆشەویست دەکەم، چاوانێ لە فەرەنسا هاتوون، لە شارەکانی تری عێراق هاتوون یان لە کوردستان. مهم ئەوانەی ئامادەن لەم دیدارە، من سپاسی ئامادەبوونی هەموو لایەک دەکەم و بە خێراتنیان دەکەم و سپاسی ناوەندی توێژینەوەی فەڕەنسی لە عێراق دەکەم، هەروەها سپاسی دامەزراوەی بەحرالعلوم و زانکۆی کوردستان هەولێر دەکەم بۆ ڕێخستنی ئەم دیدارە و ئەم بابەتە گرنگە. با ئێمە جارێ باسی ئێستا بکەین. تەمان بەدەستخوایە و خۆ دەزانی دوای چەند ساڵی تر چی ڕوودەدا بێگومان. بەڵام ئەوەی ئێستا گرنگی ئێمە باسی بکەین چۆن ڕوبەڕووی ئەم مەترسیانەی کەشوهەوا ببینەوە کە لە زۆر جێ باز دەکرێت و توێژینەوە هەیە، پسپۆرەکان باسی دەکەن کە ئەگەر چارەسەری گونجاو نەبێ لەوانەیە ببێ بە مەترسی بەسەر ناوچەیەک یانیش لەسەر خەڵکی ئەم ناوچانەی کە تێدا دەژین. من دەمەوێت لەوە دەستی پێ بکەم کە مرۆڤ لە سەرەتای بوونیەوە هەوڵی داوە لە ژینگەیەکدا بژێت کە بتوانێت پێداویستی ژیانی تێدا بەرهەم بێنێت. خواردنە، ئاوە، بتوانێت لەو ژینگەیەدا بەردەوام بێت لە ژیان. ئەگەر ژینگەکە گونجاو نەبوو، کۆچ دەکات بۆ شوێنێکی تر، هەوڵ دەدا بە دوای ئاو بگەڕێ، بە دوای خواردن بگەڕێ. ئێستا ئەوەی ئێمە دەیبینین ئەمە چەند ساڵێکە گۆڕانکاریەیەکی خێرا لە کەشوهەوادا هەیە و ژینگە بۆ زۆر خەڵک لە زۆر ناوچەکان ئەستەمە تێدا بژین. گۆڕانکاری دیموگرافی لە زۆر لەو ناوچانەدا ڕوویانداوە یان ڕوودەدەن ئەگەر چارەسەری خێرا بۆ ئەم جۆرە کێشانە نەدۆزرێتەوە. لێرەدا چارەسەرەکان چەند جۆرێک، یەکێکیان لەو ناوچەیە کە خۆت تێیدا ئەژیت چۆن بتانی پارێزگاری لەو سروشتە بکەیت کە گونجاو بێت بۆ ژیان تێیدا. کولتوری ژینگە پارێزی زۆر گرنگە. من ئەم بەیانیەش گوێم لە چەندین وتار بوو و بیستم کە ئەبێ وا بکەین و ئەبێ ئەم هەنگاوانە بگرینە بەر
بەڵام لە هەمووی گرنگتر پێم وایە فەرهەنگی ژینگە پارێزیە. ئێمە چۆن پەروەردەی ژینگە پارێزی لە ناو کۆمەڵگەی خۆماندا پەرە پێ بدەین، چۆن مناڵ و گەنج یان خەڵکی تر بتوانن ئەو ژینگەیە کە هەیە بیپارێزن و تێکی نەدەن. و جگە لەوە هەوڵیەوە بدرێ لەو شوێنانەی کە کاریگەری نێگەتیڤ لەسەر ژینگەکە بووە، چۆن ئەگەر ئایا ئەمە دەکرێت چاکی بکەینەوە، مەسەلەن بە بیابانبوونە دارستانەکان لە ناوچوون، ئێمە چۆن بتوانین جارێکی تر دارستان بگەڕێنینەوە، چۆن بتوانین ژینگەیەکی گونجاو دروست بکەین بۆ ئەوەی خەڵک لە جیاتی ئەوەی وردە وردە کۆچ بکە لەو شوێنەیە کە هەیە بمێنێتەوە یانیش ڕووی تێبکاتەوە. ئەمە کۆمەڵێک هۆکاری هەیە و کۆمەڵێک ڕێکاریش پێویستە لەلایەن دەسەڵاتەکانەوە لە نەکتەنیا لە ناوچەیەکی تایبەت بەڵکو لەسەر ئاستی جیهان ئەبێ ڕوبەڕووی ئەم جۆرە کێشانە بنەوە، چونکە بابەتی ژینگە شتێک نییە تایبەتمەند بێ بە ناوچەیەکی تایبەتەوە. لەوانەیە لە ناوچەیەکی تایبەت گرفت بۆ خەڵکانێک دروست بکە، بەڵام کۆچی ئەم خەڵکە دەتوانێت کێشە بۆ ناوچەیەکی تر دروست بکە. بۆ ئێمە شتێکی تێکەڵە و ئەبێ چارەسەرێکی تێکەڵیش بۆی بدۆزرێتەوە. زۆر ڕاستە، زۆر ڕاستە. چەند پەیوەندی بە عێراقەوە هەیە، هەرێمی کوردستانەوە هەیە، ئەوەنە پەیوەندی بە عێراقەوە هەیە و گۆڕینی ئاو هەوا لە عێراقا پەیوەندی بە سووریا، بە تورکیا، بە ئێران و لە دەرەوە هەیە. بەڵام ئەگەر لەسەر ئاستی عێراق بمێنینەوە، جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، جەنابەت کۆمەڵی پرسیاری زۆر جوانت کرد، بەس جەنابەت لە مەرکەزی بڕیارایی، جەنابەت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی بۆ نمونە ڕۆشنبیرێک ئەتوانێت بیر بکاتەوە، ڕۆشنبیرێک ئەتوانێت ئەو پرسیارانەی جەنابەت بکە، بەڵام ڕۆشنبیرێک ناتوانێت بڕیارەکانی جەنابەت بدا. ئێوە دوو حکوومەتن، حکوومەتێک لە بەغا، حکوومەتێک لە هەولێر، ئەرکی مێژوویتان لەسەر شانە. ئەگەر ئێستا ئێوە نەجوڵێن، ئێستا کار نەکەن نەوەکانی داهاتوو باژی قورسەدەن، ئێوەکو سەرۆکی دوو حکوومەت، حکوومەتی بەغا، حکوومەتی هەرێم، چی ئەکەن بۆ ئەوەی ڕێگا لەم کارەساتە بگرن لە ئێستا و ئێرە؟ پرسیارێکی دروستە، هەروەک جەنابیشت باست کرد، توێژەر لەوانەیە مەترسیەکان بخاتە ڕوو، بەڵام لەسەر حکومڕان و دەوڵەتدارە بۆ ئەوەی وەکو دەستگایەکی جێبەجێکار کار لەسەر ئەم مەترسیانە بکە و ڕێکارە پێویستەکان بگرێتە بەر. نەک ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە هەستمان بەو مەترسیە کردووە و کاریشمان کردووە. بەڵێ. بۆ نمونە بابەتی دروستکردنی پۆند یان بەنداو بۆ گلدانەوەی ئاو، فێڕۆنەدانی ئاو، ژینەوەی دارستانەکان لە کوردستان هەنگاوی باشمان هاوێشتووە. لە ڕووی وزە ئەتوانم بڵێم کە کوردستان یەکەم شوێنە لە عێراق کە ئەو غازی بە فێڕۆدراو ئێستا لە کوردستان وەرەگیرێتەوە. لە هەندێک شوێن لە هەندێک شوێن بەرنامەی ترمان هەیە کە هەموو ئەو غازە وەربگیرێتەوە بکرێتەوە بە وزە و بەکار بێتەوە لە جیاتی ئەوەی ژینگە پیس بکە یانیش بە خەسار بڕوە. لە کوردستان ئێمە هەندێک لەو هەنگاوانەمان هاوێشتووە. بەڵێ. و پێویستە شتی تریش بکەین، بەڵام زۆر لەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو ئیمکانیاتانەی کە لە بەردەست. پێویستە حکوومەتی فدرالی بە ئەرکی مێژووی خۆی هەستێت و ئەو ئیمکانیاتانەی کە لە بەردەستی حکوومەتی فدرالیە لەو شوێنانە تەرخان کات و بەرهێنانی تێدا بکە کە گونجاوە بۆ ژیاننەوەی سروشتی ناوچەکە. کوردستان گونجاوە لە زۆر ڕۆیەکەوە، دەکرێت زۆر بەنداو لە کوردستان دروست بکرێت، دەکرێت بابەتی ژینەوەی دارستان لە کوردستانەوە پەرەی پێ بدرێ و وردە وردە بەرەو شوێنەکانی تری عێراق بڕوا و هەروەها لە خودی ناوچەکانی تری عێراقیش پێویستە و بەرهێنانی زیاتر بکە. من گوێم لێ بووەوە باسی ڕقەمێکی زۆر گەورەتان کرد کە ئەبێ ئەو بڕەپارەیە تەرخان بکرێ، بەڵام ئەمە ضرورەتێکە ئەبێ ئەو شتانە بکرێ بۆ ئەوەی خەڵک لە ناوچەیە کۆچ نەکە بۆ ناوچەکانی تر. لە هەرێمی کوردستان ئەوەی لەسەر ئێمە بووە کردومان، ئەمە ناڵێم ئێمە تەواو هەموو شتەکان کراوە، بەڵام هەنگاوی پێویست هاوێژراوە، ئەوەی لە بەردەستی ئێمە بووە کردومانە. ئەگەر ئیمکانی زیاتر هەبێ و هەماهەنگی و تێگەیشتنێکی باشتر لەگەڵ حکوومەتی فدرالی هەبێ، پێم وایە دەتوانین هەنگاوی زۆر باشتریش بۆ هاوێژین. جەنابی سەرۆکی حکوومەت، من جەنابەت ئەناسم،
چەندین جار دیالۆگمان بەیەکەوە کردووە جەناب دێکێکی لەو کەسانەی حەزت زۆر لە تێوری نیە حەزت لە داتای فاکچوێڵە لە شتی کۆنکرێتیە کۆنکرێتی جەنابی سەرۆکی حکوومەت ئەگەر جەنابتان هەموو ئەم شتانە شپن لە کوردستان لە هەرێمی کوردستان بەڵام ئەگەر بێت و لە بەسرا نەکرێت ئەگەر لە نەجەف کەربەلا سەماوە لە ئەمبار لەمانە نەکرێت یعنی لە کۆتاییە دەرەنجامێکی بابەتیانەی نیشتمانی نادا بەدەستەوە بۆیە ئایا بە پراکتیکی بە فاکچوێڵ حکوومەتی عراق دێتە پێشەوە بۆ ئەوەی کۆپەرێشن بکات لەگەڵ ئێوە هاوکاری بکات لەگەڵ ئێوە بۆ ئەوەی ڕێگە لەم کاتەستخۆف لەم کارەساتە بگرێت دیاننا ئەگەر ناشێتە پێشەوە لە بەرشی پێم وامە پرسیارێکە پێویستە جەنابێت تا ڕاستەی دەستەڵاتداران بکەی لە بەغدا من ناتوانم لە جیاتی کەس وەڵامی پرسیارەکانی بدەمەوە بەڵام ئەوەی لەسەر هەرێمە وەکو ئەرک چی لەسەر ئێمە ئامادەین چونکە هەر وەک باسم کرد ئێمە لە وڵاتێکدا دەژین کە بەیەکەوە بەستراوەتەوە ئەوەی لە کوردستان ڕوودەدا کاریگەری هەیە لەسەر شارەکانی تری عێراق ئەوەی لە شارەکانی تری عێراقیش ڕوودەدا کاریگەری هەیە لەسەر کوردستان بۆ ئەوەی ئێمە بتوانین بەیەکەوە کار بکەین پێم وایە کاری جددیتر پێویستە ئەو کارە جددیت چییە گفتوگۆی زیاتر پێویستە تێگەیشتنی باشتر پێویستە چۆن ئێمە دەتوانین یارمەتی یەکتر بدەین بۆ ئەوەی نەیەڵین بۆ نمونە ئەهوارەکان خەڵکی ئەهوارەکان کۆچ بکەن چۆن نەیەڵین ئەمبار زیاتر بەرەو بیابان بڕوە چۆن بتوانین ڕووبارەکانی دیژلە و فرات زیاتر بەکاربێنین بۆ بابەتی کشت و کاڵی ئێمە لە هەرێمی کوردستان هەنگاوی باشمان ناوێشتووە هیوادارین حکوومەتی فدرالی یارمەتی ئێمە بدە و ئەو تەجروبە و ئەو کارانەی کە لێرە کردومانە لە شوێنەکانی تر دووبارە بنەوە من دەتوانم نمونەیەکی یان چەند نمونەیەک بۆ جەناوت باس بکەم لە هەرێمی کوردستان یان لە عێراق بە شێوەیەکی گشتی احتیمادێکی زۆر لەسەر نەفت و غاز هەیە بۆ داهات و ئەمە لەوانەیە لە ماوەیە کۆتەی دێ دوای چەند دەهەیەکی تر کۆتەی دێ ئایا دوای ئەوە سەرچاوەی داهات لە عێراق چی دەبێ ئایا سروشتەکەی گونجاوە بۆ ئەوەی ئێمە بیر لە سەرچاوی تر بکەینەوە بەڵێ کشت و کاڵ یەکێکە لەو شتانەی کە بێگومان دەکرێ و بەرهێنایی تێدا بکرێ و ببێ بە سەرچاوەیەکی گرنگ بۆ ئاسایشی خوراک بۆ عێراق و بۆ دەرەوەی عێراقش لە هەرێمی کوردستان ئێمە ئەم کارانەمان کردووە پەرەمان بە کشت و کاڵ داوە بۆ نمونە وەبەرهێنانی پەتاتە لە کوردستان 25,000 تان بوو پێش ئەم کابینەیە ئێمە دوای ئەوەی کە جەختمان کردووە بۆ یارمەتیدانی ئەم کەرتە ئێستا وەبەرهێنانی پەتاتە لە هەرێمی کوردستان گەیشتوتە 800,000 تان کە ئێمە بتوانین ئەمە نمونەیەکە ئەمە بەکاری دەکرێت لە شوێنەکانی تریش مەسەلە گەنمە مەسەلە جۆیە مەسەلە زۆر لە بابەتەکانی تری کشت و کاڵیە کە پەرەی پێ بدەین لە هەموو عێراق ئەمە نمونەیەکە کە دەتوانین هاوکاری یەکتر بکەین سوود لە ئەو تەجروبانە وەربگرین کە دەکرێت ئێمە بێگومان کاریگەریمان هەبێت لەسەر ڕێگریکردن یان هیچ نەبێ هێواشکردنی کاریگەری نەگەتیڤی کەش و هەوا جەنابتان فەرمووتان کە ئێوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانن بۆیە ئەرکی یەکەمتان پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان و ئەرکی تریشتان بریتێ لە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی بەغا و پێویستە ئەمە ئاڕاستەی حکوومەتی بەغا بکەین ئۆکەی لە زۆنی هەرێمی کوردستانە ئەمێنمەوە ئەگەر ڕێگە بدەن پێم خۆشە یەکێک لە توێژەرەکانمان فابریس بەلانش کە کۆمەڵێک داتای فاکچوێڵی لە بەردەسایە لەسەر هەرێمی کوردستان فابریس ئەگەر بتوانیت بێ پرسیارێک لە جەنابتانەکە و پرسیارێکی زۆر وجودیە فابریس tu peux t'asseoir là s'il te plaît je t'en prie Allô ça alors فابریس پێی وایە قوربان با بە کاش ئەرسان کەم بە کاش ئەگەر بەم شێوەیە بەردەوام بن لە چەند ساڵی داهاتووە شتێک نامێنێ بە ناوی نەک هەرێمی کوردستان بەڵکو بە ناوی کوردستان کۆتایی پێێت Fabrice, j'aimerais bien que tu expliques au Premier ministre comment le Kurdistan disparaîtra s'il continue comme ça.
question de démographie, question de changement climatique et tout ce qui va avec, et in English, s'il te plaît. Yes. Is working? Yes, thank you. Yes, Mr. Prime Minister, so I know Kurdistan for 40 years, 13 years now, and Iraq also. And so I'm very glad to be here because I saw the progress that you have made here and the efficiency of your government. I visited the rest of Iraq and I'm not so optimistic for Basra, South Iraq and even Mosul area. And what I have seen in the rest of Iraq make me pessimistic about Iraq and also about Kurdistan because I'm afraid that because of the demographic trend, in 2050, 80 million of people in Iraq, the Kurds will be probably only 10 million because the fertility rate in Kurdistan, it's only 2 children per woman. Instead, in the rest of Iraq, it's 4, 5. And after one generation, the demographic balance will change a lot. And this is, of course, is creating natural routes for massive migration from South and North Iraq to Kurdistan, especially in the context of the global warming. The time of massive migration is back, like during the time of Saddam Hussein, when he pushed people to Kurdistan to dissolve the Kurdish population. It will not be Saddam Hussein, but it will be the global warming who will push Arab people, Arab population to Kurdistan. And you have already many people, IDPs, in the area. Therefore, the result will be the same. Probably a dissolution of the Kurdish population, even in Kurdistan. My colleague, Professor Viviorka, take this morning the example of Syria. I know very well Syria. Overpopulation, bad management of the water resource, bad management of the agriculture, in the context of global warming, are the main roots of the civil war in Syria. And I'm afraid that Iraq is in the same trend, in the same process. So my first question is, do you share Mr. Prime Minister, my analysis? And if you share this analysis, how do you could prevent this pessimistic scenario? Merci beaucoup, Fabrice. Tu peux récupérer ta place. Bakourdi, Thank you very much. You're welcome. Parle pas. وانا مترسیانەی کە بەڕێزیان باسی کرد ڕاستە و من هاوڕام لەگەڵەوەی ئەگەر هەنگاوی خێران ناوێژێت لەوانەیە کۆچ لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر دەست پێ بکە کە بینیمانە ئەمە مەترسیەکی داهاتوو نییە ئێمە لەو ڕۆژانەدا دەژین ئەم کۆچە دەستی پێکردووە دیمۆگرافی گۆڕینی دیمۆگرافی لە ناوچەکان دەستی پێکردووە دەبینین لە زۆر شوێن تعدا دەکرێت لە هاوڵاتیانی کە ناوچەیەکی بەخێر و بەپیتیان هەیە خەڵکی هاوردە دێ ئەوانە دەردەکەن بۆ ئەوەی لەسەر زەوی و شوێنەکانی ئەوان خۆیان بکەن بە خاوەنی زەویەکە جگە لەوەش ئەمە تەنیا لێرە ناوەستێت یعنی ئەمەی کە ئێمە باسی دەکەین ئێستا گریمانە لەسەرەوەیە ئەم کۆچە لە ناو خودی عێراق کۆتایی دێ بەڵام وان نییە ئەوەی لەسەر ئەرکی هەرێمی کوردستانەوە بڵێم هەر وەک باسم کرد ئێمە پێش هەموو شتێکە بێ ئەو سروشتەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بیپارێزین بۆ ئەوەی نەیەڵین بە بیابانبوون لێرە زیاتر بێ ئاوەکە بە فێڕۆ بڕوا یانیش ئەو سروشتەی کە هەمانە تێک بچێت ئەمە وا دەکە خۆت لێرە بتوانی ئیدامە بە ژیان بدەیت بەڵام لە هەمان کاتە ئەبێ بە ناوچەیەک کە خەڵکی تر لە ناوچەیەکی تر کە ژینگەیەکی تەندروستی نییە یان بە بیابانبوون زیاد دەبێ یانیش مەجبور دەبن لەبەر هۆکاری هەر وەک باسم کرد کەش و هەوا کۆچ بکە بەرەو شوێنێک بێ کە پێی وایە مستەلزەماتی ژیانی تێدەیە بەرەو ئێرە دێ ئەگەر هاتوو ئێرە نەیتوانێ هەموو پێداویستیەکان دابیم کە بەرەو کوێ دەچن
ئەو وەختە بەرەو شوێنێکی تر دەچن کە لەم حاڵەتە پێم وایە کۆچێکی زۆر لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ئەوروپا دەڕوە. یعنی ئەمە لێرە ناوەستێمە نابێت تەنیا سەیری ئەم کێشەیە بکەین کێشەیەکی لۆکاڵیە تەنیا لە عێراق ڕوودەدا. ڕاستە عێراق زیاتر لە هەموو شوێنەکانی تر کاریگەری کەشوهاوای ئێستا بەسەرەوەیە، بەڵام ئەم کۆچە لە عێراق دەست پێ بکە لە کوردستان ناوەستێ، لێرە بەرەو ئەوروپا دەڕوە. بۆیە من پێم وایە ئەمە پێویستە هەموو لایەک ئەوروپیەکان بێن یارمەتی ئێمە بدەن لە دۆزینەوەی چارەسەر کە چۆن ئێمە لە بنەڕەتدا چارەسەری ئەم کێشەیە بکەین. چکە کە کۆچ دەستی پێ کرد کۆمەڵی کێشەی تر لەگەڵ خۆی دەبات. من لە کۆپ 28 باسی ئەم بابەتەم کرد. یعنی ئەگەر ئەم کۆچە لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر بڕوە کێشەی ئەمنی لەگەڵ خۆی دەبا، کێشەی ئابووری لەگەڵ خۆی دەبا، کێشەی کولتوری لەگەڵ خۆی دەبا، کێشەی سیاسیش لەگەڵ خۆی دەبا. بەڵام ئەم وڵاتە ئەوروپیانە ئەبێ لەگەڵ هەموو ئەو کێشانە بێن ململانێ بکەن و مامەڵەی لەگەڵ بکەن. بەڵام ئەگەر ئێستا بێن بیر لەوە بکەنەوە کە بەشدار بن لە چارەسەری کێشەی بنەڕەتی لە خودی وڵاتەکە، تەنیا لەوانەیە تەکلیفی مالی لەسەر ئەم وڵاتانە تۆزێ هەبێت کە بتوانن یارمەتی بدەن. ئەمە دەکرێت سەرئێشەیەکی زۆر گەورە لە ئەوروپیەکان لە کۆڵ ئەوروپیەکان بکاتەوە کە چیتر مەجبور نەبن ڕوبەڕووی کۆچی گشتی ببنەوە بە کۆمەڵ ببنەوە بۆ وڵاتەکانی خۆیان. لە عێراق ئێمە دەتوانین چی بکەین؟ ئەگەر ئیمکانیەت هەبێ ئەبێ بیرێکی جددی لەوە بکرێتەوە کە ئیدارەیەکی زۆر ڕێک و پێکتر دروست بکرێ کە ئەو سروشتەی لە عێراقدا هەیە بە خەسار نەچی. پێم وایە عێراق نەگەیشت و تا ڕادەیە کە ئاوی نەبێت. بە بەراوردکردن لەگەڵ وڵاتانی مەسەلەن وەکو ئوردنە وەکو سووریایە عێراق ئاوی هەیە، بەڵام باش بەکاری نەهێناوە. ئەبێت ئیدارەدانی سەرچاوە سروشتیەکان لە عێراق بە جۆرێکی تر بیری لێ بکرێتەوە کە بە فیرۆدان کەمتر ببێت و پەروەردەی خەڵک بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ژینگە بە جۆرێک بێ کە چیتر تێکی نەدا و بە عەکسەوە بنیاد بنێ زیاتر درستی بکە و چۆنیەتی شێوازی ژیانکردن لە وڵاتانە ئەوێ بە جۆرێک بێن کە ئیستیفادە لە تەکنۆلۆژیای سەردەم بکرێت چۆن بتوانن بەو ئیمکانیەتەنەی بەردەستە پێداویستیەکانی خۆیان بەرهەم بێنن و لە ڕووی پەروەردەیشەوە هەروەکو باسیشتان کرد بابەتی زیادبوونی ژمارەی دانیشتوانی وڵاتەکەیە. ئەبێ بگونجێ لەگەڵ ئەم پێداویستیانەی کە ئەم ژینگەیە دەتوانێت بۆ دابینی بکە. بەڵێ ئۆکەی نەمیشتە و پرسیارە بکەم ئێستا، بەڵام مادەم جەنابتان وروژانتان بابیکەم. هەرچەند ئەمە بابەتێکی زۆر حەساسە. دکتۆر ئیبراهیم بەحرالعولوم کە لە نەجەفەوەی ئەو چاکە زانێ بە تایبەتی بۆ ئەوان زۆر حەساسە، چەند شتێک نییە بە ناوی ئەوان و ئێمە لەم بوارە، چونکە هەمومان لە یەک کەشتیان. جەنابی سەرۆکی حکوومەت چۆن هاوڵاتێکی عێراقی قەناعەت پێ ئەەکەی کە 11 مناڵ ڕەنگە لە هەلومەرجشتی ئاوایە تۆزێک زۆر بێ، چۆن هاوڵاتێکی عێراقی کوردستانی کەمتر، چونکە لە کوردستانە ڕێژەی مناڵبوون لە هین دەرناچێت، ئەوەی کە ئێمە لە بەردەستمانەیەکو داتا لە 1.9 دەرناچێت، تقریبان لە نێوان ئیمارات و کۆیت و عەرەبی سعودیایە، بەڵام لە باشوور ڕێژەکە ئەگاتە 4.9. کە جەنابەت باسی پەروەردەت کرد، نەتەوە یەکگرتوەکان پێمانەڵەن ئەبێ نزیکەی زیاتر لە 570 ملیۆن دۆلار تەرخان بکرێ تەنها بۆ پەروەردەکردنی کولتوری عێراقی کە ڕێگە بەوە بدات تێ بگەێنێ 11 مناڵ ڕەنگە کەمێ تۆزە زۆر بێت، کەمێ تۆزە زۆر بێت. پرسیارەکەوە من چۆن قەنەعەت بکەم 13 مناڵ زۆرە؟ وەڵای ئەوە بە من ناکرێت کاکە. جەنابەت چی لێکرد؟ چۆن لە موقعی بەرپرسیارەتیە ئێستا بۆ نمونە من سەرۆکی ناوەندێکی توێژینەوەم، من هەرچی بەڵام تەنها تێوری بەرهەمێنم، بەڵام جەنابەت و محەممەد شیع سوودانی لە مەرکەزی بڕیاران، پارە لە دەستی ئێوایە، بڕیار لە دەستی ئێوایە، پرۆژە لە دەستی ئێوایە و مەسئولیەتە مێژوویەکەش لە دەستی سوودانی و جەنابتان هەیە کە لە نەجەف لە کەربەلا لە بەسرە. جەنابی سەرۆکی حکوومەت 11 مناڵ زۆرە،
جارێ من بەڕاستی بکەمەوە پارەی لە بەردەست من نییە. ئێمە ئەبێ هەموو مانگێک شەڕ بکەین بۆ ئەوەی لە بەغدا بەشە بودجەی ئێمەمان بۆ بنێرن. بەڵام ئەوەی کە جەنەوە باست کرد پێم وایە زۆر گرنگە. من چونکە ئاماژەم پێدا ئەبێم بابەتی پەروەردە بکرێ بە بابەتێکی گرنگ بۆ تێگەیاندنی خەڵک کە مەسەلە تەنیا ئەوە نییە هەر ئایلەیەک چەند مناڵی هەبێ و ئەبێ بیر لە داهاتووی مناڵەکەش بکاتەوە. ئەگەر فەهمی خەڵک بۆ پەروەردەکردنی مناڵ تەواو نەبێ بیر لەوە ناکاتەوە چە مناڵەیە. بەڵام ئەگەر بیر لە بژێوی ژیانی خۆی بکاتەوە ئایا دەتوانێت ئەو مناڵە بە جۆرێک پەروەردە بکە کە بتوانێت هەموو پێداویستیەکانی ژیانی بۆ دابین بکە لە سەرەتاوە لە ڕووی ژیانەوە لە ڕووی خواردن و لە ڕووی پەروەردەکردن و لە ڕووی پێگەیاندن و لە ڕووی ئیمکانیاتی ڕۆژانەی ژیان بۆ ئەم مناڵە ئەگەر توانەی ئەوەی هەیە بۆی دابینی بکە ئەو وەختە دەتوانێت زیاتر لەو نسبەیە مناڵی هەبێ کە لەوانەیە خەڵکێکی تر نەتوانێت. بەڵام ئەگەر ئەم ئیمکانیاتانەی نەبێ ئەم جۆرە بیرکردنەوەی نەبێ ئەبێ ئەو وەختە بیر لەوە بکاتەوە تەنیا ژمارەی ئایلەکەی خۆی ژمارەی بنەماڵەکەی خۆی بە جۆرێک کنترۆل بکە کە بتوێت لە توانەی خۆی دەوێت بتوانێت بیژێنێت. جا ئەمە دەگەڕێتەوە سەر بابەتی پەروەردەکردن. ئەمە بە قسە ناکرێ بە ئەمریش ناکرێ ئەبێ لە قوتابخانەکانەوە خەڵک فێر بکرێت کە چۆن لەگەڵ ژینگە بژێت. بێگومان جەنابتان ویستم ئەو پرسیارە لەوێەوە دەست پێ بکەم بەڵام ئەم بابەتە هاتە پێشەوە باسی ئەوەتان کرد کە ئیمیگریشن کۆچ تەنها مەترسی نییە لەسەر ئەمنی قەومی هەرێمی کوردستان بەڵکو مەترسیشە لەسەر ئەوروپا وڵاتانی ڕۆژئاوا. بەدڵنیاییەوە 100% وایە ئەتایبەتی لە ئێستاە من کە لە پاریسە ژیم لە ئەوروپا ژیم بزوتنەوە پۆپولیستەکان توانیویانە لە پرسی کۆچبەران حەڕەشەیەکی زۆر گەورە دروست بکەن کە هەموو کۆمەڵگا ئەوروپیەکان بترسێنن و کۆچبەر وەکو ئەژدیهایەک ببینن کە کۆمەڵگەکان قوتەدا. ئەمە بەشێکی ڕاستە بەس بەشێکی تریشی بیناکردنی ئایدۆلۆژیە. ئەمەوێ بڵێم لە وڵاتە ئەوروپیەکانە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان شتێکیان نییە بە ناوی فراژل ستەیت و ستەیت فراژل یعنی دەوڵەتی لەرزۆک. ئەوان ژێرخانێکیان هەیە ژێرخانێکی ئابووری ژێرخانێکی کولتوری ژێرخانێکی پەروەردەیی کە ڕێگەیان ئەدا تا ڕادەیەک هەرسی ئەم فینۆمینانە بکەن ئەم دیاردانە بکەن. ئێوە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش هەرچەند ئەزانم پێت خۆشە کەمتر باسی لە عێراقی بەڵام هەر ڕەبتە بێ بەیەکەوە چ ئەکەن بۆ ئەوەی ژێرخان بۆ کۆمەڵگاکەتان دروست بکەن بۆ ئەوەی لە قۆناقی فریژل ستەیت بێتە دەرەوە دەوڵەتی لەرزۆک بێتە دەرەوە توانای ئەوەی هەبێ کە ڕوبەڕووی گۆڕینی کەشوهەوا ڕوبەڕووی قەیرانە گەورەکان قەیرانی ئابووری ڕوبەڕووی قەیرانی بۆ نمونە دابەزینی نرخی نەوتی کارەساتی گەورە دروست نەبێ چی ئەکەن بۆ ئەمە؟ ینی دروستکردنی ژێرخانێکی بەهێزی ئابووری لە هەر وڵاتێکدا پێویستە بۆ ئەوەی تۆ بتوانیت پێشکەوتن لە وڵاتەدا دروست بکەیت. پێم وایە سێ کوچکەی حکومڕانی لە هەر وڵاتێکدا سێ شتن بابەتی ئابووریە استقراری سیاسیە و ئەمنیەت دابینکردنی ئاسایش. هەر یەکێک لەمانە کێشەی تێبکەوێت ئەم وڵاتە لەرزۆک دەبێت و کێشەی تێدەکەوێت. ئێمە لە هەرێمی کوردستان هەوڵمان داوە کە هەرێمی کوردستان سەرەڕای ئەوەی لە ناوچەیەکی زۆر قەیراناویدا ژیاوە و مەترسی یەکجار زۆری لەسەر هەبووە بەڵام ناوچەیەکی سەقامگیر بێ لە ڕووی ئەمنیەوە و سپاسی هەموو ئەو پێشمەرگە و هێزە ناوخۆیەکان دەکەم کە بە شەو و ڕۆژ خەریکی ئەوە بوون ئەو ئەمنیەتە بۆ وڵات و بۆ خەڵکی کوردستان دابین بکەن. لە لایەکی ترەوە ئێمە هەوڵمانداوە ژێرخانێکی ئابووری بەهێز لە کوردستان دروست بکەین چونکە ژێرخانی ئابووری وا دەکا خەڵک پابەند بێ بە بنیاتنان بە ئایندە بەوەی کە بیر لە چاکردن بکە نەک خراپکردن و تێکدان و ئەمە هەردووکیان یارمەتی دەردەبن بۆ دروستبوونی کەشێکی سەقامگیری سیاسی لەم وڵاتەدا.
ئەوەی کە جەنەوە باز دەکەی لە وڵاتانی ئەوروپی وڵاتانی کە مؤسساتین و ژێرخانیان هەیە چونکە لەسەر ئەم سێ کوچکە کاری تاویان کردووە. ئێمە لە عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەت کە بەرپرسیارەتیەکی ڕاستەوخۆی ئێمەیە ئەبێ لەسەر ئەمە کار بکەین و کارشمان کردووە. زۆر شتمان کردووە بۆ نمونە بۆ دروستکردنی ژێرخانی ئابووری هەر وەک باسم کرد بە فرە چەشنکردنیان هەمە جۆرکردنی سەرچاوەکانی دەهات تەنیا ئێمە احتیمال لەسەر نەوت نەکەین یان تەنیا غاز نەبێ ئێمە بتوانین کشت و کاڵیش وەکو سەرچاوەیەکی دەهات بەکاربێنین ئێمە بتوانین ینی کارگەمان هەبێ یان پیشەسازی لە کوردستان پەرەی پێ بدەین حتا بابەتی توریزم لە هێنانی خەڵک بۆ سەردانکردن و ببێ بە سەرچاوەیەکی داهات بۆ ئێرە ئەگەر تۆ ئابوووریەکی بەهێزت هەبوو ئەو وەختە دەتوانی بێگومان کاریگەریت لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵک زیاتر باشتر بیر دەکاتەوە بیر لە ئیستقراری سیاسی دەکاتەوە ئەمانە هەمووی بەیەکەوە بەسراونەتەوە لەگەڵ حکوومەتی فدرالی هیوادارم ئێمە بتوانین بگەینە ئەو فەهمە مشتەرەکە کە هەموو شت بە چاوی سیاسی تەماشا نەکرێ هەموو شت بە سیاسی نەکرێ ئەگەر هەرێمی کوردستان ئەتوانێت هەنگاوی باش بهاوێژێت لە ڕووی دروستکردنی ژێرخانێکی ئابووری بەهێز ئەمە بە مەترسی نەزانێت ئەمە بەعکسەوە بە پشتیوانیەکی بەهێز بە وڵاتەکە بزانێت پشتیوان بێت لەوەی کە هەرێمی کوردستان بەرەو استقرارێکی ئابووری بەهێز دەڕوە یعنی من نمونەیەک بۆ باس بکەم ئێمە لە کوردستان هەوڵی ئەومان داوە کە گرنگی بە سیستمی یان دیجیتالکردنی سیستمی ئابووری هەرێمی کوردستان بدەین چکە ئەمە هەنگاوی چۆن خۆی مانیفێستەکە جەنابی سەرۆکی بەڵێ چۆن خۆی مانیفێستەکە بریتێ لە چی بە دیجیتالکردنی بە دیجیتالکردنی سیستمی بانکی لە هەرێمی کوردستان بە دیجیتالکردنی خەدەماتی ینی حکوومەت لەگەڵ هاوڵاتی جێبەجێکردنی ئەو پێداویستیانەیە کە خەڵکە کەمکردنی ڕوتین زیادکردنی خەدەمات ئەمانە هەمووی کاریگەریان هەیە لەسەر شێوازی پێشخستنی خزمەتگوزاری و ئابووری بابەتی بە بانکیکردن یان بە دیجیتالکردنی سیستمی بانکی و دوورکەوتنەوە لە سیستمی ئابووری کاش ینی سیولە تەنیا بەو جۆرە بێ ئێمە مەحدودیەتێکمان دەبێت لەوەی کە چۆن ئابووری وڵاتەکە پێش بکەوێت بەڵام ئەگەر تۆ توانیت بە پێی ئەو ستانداردە نێودەوڵەتیانە یانیش وەکو ئەو وڵاتانەی کە پێشکەوتون بتوانیت سیستمێکی پێشکەوتوی ئابووری بۆ خۆت دابنیت کە بێگومان ئەبێ سوود لە کەرتی تایبەت وەربگریت سوود لە بانکە تایبەتەکە کەرتی تایبەت وەربگریت بە بانکیکردنی خەدەماتەکان یانیش بۆ نمونە بابەتی موچەدانی هەرێمی ینی خەڵکایی فەرمانبەرانی حکوومەتە یانیش حتەی کەرتی تایبەتە ئەمە دەکرێت گۆڕانکاریەکی نەوعی بێ لە پێشخستنی ئابووری وڵات مەبەستم چییە لەمە ئەگەر تۆ ئابوورێکی باشت هەبوو ئەم ئابوورە دەوڵەمەندت دەکا ئەو داهاتەی لەو دەوڵەمەندبوونە بەدەستەوە دێ دەتوانی جارێکی تر بەکاری بێنیتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم جۆرە کارەساتانەی کە جەنابەت باست کرد لە بابەتی کەشوهەوا چۆن ئێمە ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی بینەوەی ڕوبەڕووی بە بیابانبوون ببینەوە هەمووی پێویستی بە ئیمکانیاتە بەڵام ئەم ئیمکانیاتە لەکوێ دێ ئەبێ خۆت هەوڵی ئەوە بدەی ئەم ئیمکانیاتانە دروست بکەیت و ئێمە لە هەرێمی کوردستان هەنگاوی زۆر باشمان ناوێشتووە ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان زۆری لەوانەیە دیار نەبێ زۆری لەوانەیە خەڵک هەستی پێ نەکە بەڵام لە چەند ساڵی داهاتوو هەست بەوە دەکرێت کە چه هەنگاومان هاوێشتووە بۆ ئەوەی ئەو متمانەیە دروست بکرێ و ژێرخانێکی بەهێزی ئابووری لە کوردستان دروست بکرێت کە خەڵک بتوانێت اعتمادی لەسەر بکە هیوادارم ئەمە لە هەموو ناوچەکانی تری عێراقیش پەیڕەو بکرێ و ئەمە بێگومان بەوە دروست دەبێ کە یارمەتیدەری یەکتر بین حساسیەتی سیاسی ڕێگر نەبێت لە پێشکەوتنی ئابووری حساسیەتی سیاسی ڕێگر نەبێت لە پێشکەوتنی ئابووری ڕستەیەکی زۆر جوانە ژان مارکۆ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ژان مارکۆ یەکێکە لەو پرۆفیسۆرانەی کە 37 ساڵە لەسەر تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و پرسی کورد کارەکە تقریبا 20 ساڵی تەمەنی لە ئیستانبول و تورکیا بەسەر بردووە تورکیەکەی زۆر باشە ئەوێت پرسیارێکت لێ بکات لەو لەسەر ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان تا چەند تورکیا ئەتوانێت بەشداری بکە
لە بەهێزکردن یا لاوازکردنی ژێرخانی ئابووری لە عێراق و لە هەرێمی کوردستانە و پەیوەندیەکانی تورکیا بە درێژایی تەمەنی خۆی لەگەڵ عێراق و دواتریش هەرێمی کوردستانی هاتوۆتە سەر ئەوێت لەو بوارە هەندێک گفتوگۆ لەگەڵ جەنابەت بکە. ژان مارکۆ en anglais ou en français, in French, in English, comme tu veux. Good evening, Mr. Prime Minister. Good evening. Good evening, Adele. Well, I am an observer, modest observer of the foreign policy of Turkey and also the foreign policy of KRG and the country of Middle East. And well, I observed that since about now 15 years, Ankara, Baghdad, and Erbil have been playing a sort of freeway games. And well, even if I felt, and recently during the visit of President Erdogan, that finally Ankara is closer to Erbil than to Baghdad. Anyway, my question is, do you think that this organization, this policy is sustainable? And looking at the climate change and environmental problem, because regularly we observe the negotiation between Ankara, Baghdad, and Erbil, and we have the feeling that officials are negotiating file by file, sometimes bargaining. But my idea could be that perhaps while fighting against climate change, fighting against water crisis could be a sort of common goal for every player. Do you think it is a dream, or do you think it could be a concrete goal for the three players, and especially for Erbil and Ankara? Merci beaucoup, Jean-Marc. Tu vois qui faire. Merci beaucoup. Voilà. هەرێمی کوردستان پێی خۆش بێیان نا ئەبێ لە چوارچێوەی سیاسەتی نێودەوڵەتیدا مامەلە لەگەڵ جیرانەکانی عێراق بکە. بەڵێ. تورکیا دراوسەیەکی بەهێزی عێراقە و بەرژەوەندی هاوبەش لە بینی تورکیا و عێراقدا زۆرە. کوردستانیش وەکو بەشێک لە عێراق بەرژەوەندی زۆری لەگەڵ تورکیا هەیە. لەوانەیە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە تورکیا پەیوەندی بەهێزتری لەگەڵ هەرێمی کوردستان هەبووە ئەو کەشە گونجاوە بووە بۆ بزنس. هەرێمی کوردستان ئارامتر بووە، ئاسانتر بووە کە کاری تێدا بکرێ و کۆمپانیای تورکی بە ڕێژەیەکی زۆر زیاتر و بەرهێنانیان لە هەرێمی کوردستاندا کردووە. بەڵام معنای ئەوە نییە کە تورکیا ڕەغبەتی نەبێ لە شوێنەکانی تری عێراق ئەوەی من تێبگەم و بەرهێنان بکە. و ئەم سەردانانەی کە دەکرێن لە بینی هەردوو وڵاتیش بۆ ئەوەیە کە پەیوەندی ئابووری لە بینی هەردوو وڵاتە بەرەو قۆناغێکی پێشکەوتوتر بڕوا. یەکێک لەوانە دروستکردنی ئەو خەتی قیتارەکە لە تورکیەوە بێ بە ڕێگەی عێراقەوە بۆ وڵاتانی کەندا و بڕوا کە هیوادارین بەرژەوەندی هەموو عێراق لە بەرچاو بگیرێت لەم چوارچێوەیە، بە تایبەتی هەموو پێکاتەکان بە کوردەوە، بە تورکمانەوە، بە کریستیانەوە، بە شیعە و بە سونەوە سوودمەند بن. عێراق تەنیا خەتی پەیوەندیکردنی کەندا و ئەوروپا نەبێت، بەڵکو خەڵکی خودی عێراق سوودمەند بن لەو پرۆژەیە بۆ ئەوەی بتوانن یارمەتیدەریش بن لە دروستکردنی ئەم پەیوەندیە لە بینی ئەوروپا و کەندا و کەواتە لێرەدا بەرژەوەندی هاوبەش زۆر هەیە. تورکیا ئاوی بەدەستەوەیە، عێراق سەرچاوەی ژێرزەوی زۆری هەیە کە دەتوانێت وەکو دانوستان لەگەڵ تورکیا هەردوو وڵات لەگەڵ یەکتر بەکاری بێنن چۆن بتوانن سوود لەو سەرچاوە سروشتیانە وەربگرن، چ ئاو بێت، چ نەوت بێت، چ غاز بێت، چ
بابەتی بازرگانیکردنی کاڵاکان بێ لە بینی هەردوو وڵات، توانایی مرۆیی بێ لە بینی هەردوو وڵات، ئەوانە هەمووی بێگومان ئەگەر لەسەر بنەمایەکی دروست بنا بکرێ کوردستانیش تێیدا سوودمەند دەبێ و هەردوو وڵاتیش بێگومان سوودمەندی سەرەکی دەبن لەم پەیوەندیانە. قوربان پرسیارێکتان لێ ئەەکەم ڕەنگە تۆزە قورس بێ وەڵامدانەوەی وەڵامدانەوەکەی ڕەنگە قورس بێ لە ڕووی دیپلۆماسیەوە، بەڵام بەڕاستی ئەوە پرسیارێکە بەردەوام ناوەندەکانی توێژینەوە لە ئەوروپا و لە ئەمریکا و تەنانەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە ئەیکەن بەبێ ئەوەی تا ئەم چرکە ساتە ئێمە وەکو جیهانی توێژینەوە وەڵامەکەیمان دەستکەوت بێ. خێرە وەڵامەکە پرسیارەکە زۆر زۆر سادەیە، زۆر زۆر سادەیە. ئەوەی هەمانە تەنها گریمانەیە، بەڵام پێم خۆشە لە زاری جەنابتانەوە ئەگەر ممکن بێ، ئەگەر ممکنیش نەبوو نۆ کۆمنت، ئەتوانی بفەرمی نۆ کۆمنت. خەیرە ڕێگای گەشە پێدان تەریقی تەنمیعی بەڕێز محەممەد شیع سوودانی کە پەیوەندیەکی زۆر باشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە. پێم وایە یەکێکە لەو حکوومەتانەی کە لە 2023 هەتاوکو ئێستا پەیوەندێکی زۆر نۆرمالیزەکرا و جوان و ئاساییتانەیە و بەردەوام پشتگیری یەکتر ئەکەن. بەڵام خێرە ئەم ڕێگای گەشە پێدانە بەم هەموو پارێزگای عێراقا تێ ئەپەڕێ، بەڵام کە ئاگاتە سنووری کوردستان ئاوا پێچەکاتەوە بۆ ئەوەی لە چەند کیلۆمەترێکی بچووکە بە خاکی کوردستانە تێپەڕێ وڵاتن. بۆ هۆکارێک هەیە، هۆکارە بابەتەکە چییە لەوەی کە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەم ڕێگای گەشە پێدانە پێیان ناپەڕێت؟ ئایا سیاسیە؟ ئایا ئایدۆلۆژیە؟ ئایا کولتوریە؟ ئایا ژیۆپۆلەتیکە؟ ئایا هیچێک نییە لەمانە شتێکی ترە کە جەنابەت ئەیزانی و دنیای توێژینەوەی ئێمە نایزانی؟ بەس نەفەرمی نۆ کۆمنت. قەینە من ئەتوانم بە جۆرێکی تر وەڵام بدەمەوە کە ئەو تێڕوانینە ئێمە هەمانە بۆ ئەم خەتی تەنمیە. ئەگەر بەو پێشنیارەی ئێمە پێشکەشی بەغدامان کردووە، زۆر زۆر سوودی زیاتر دەبێت لەوەی کە هەندێک کەس بە پێچەوانەوە ئالتەرناتیڤیان خەتێکی بەدیلیان تەبەنی کردووە. هێشتا من نازانم یعنی گەیشتوتە دوا قۆناغیان نا، چونکە هێشتا دیدار و ئەوەمان هەیە، یعنی میتینگمان هەیە لەگەڵ بەغدە بۆەوەی بگەینە دوا قۆناغ و دوا بڕیار بە چ جۆرێک دەبێت. هیوادارم ئەمە یەکلایی نەبوو بێتەوە، چونکە پێم وایە ئەو پێشنیارەی ئێمە هەمانە سوودی زۆر زۆر زیاتر دەبێت. ئەوەی کە هەیە لە تورکیاوە خەتێک دێ بە عێراقدا تێدەپەڕێت تاکو و کەندا و دەڕوە. کێشەکە ئەوەی لەناو عێراقدا بە چ شوێنێکدا دەڕوون. ئەوەی پێشتر ئێمە پێشنیارمان کرد بەو شێوەیە بوو کە بێت لە زاخۆ بە جنوبی ینی دهۆک لە لای منتقەی سێمێل بە ڕۆژهەڵاتی دیجلەدا داخل ببێت، بێتە مووسڵ، لە مووسڵ بچێتە هەولێر، لە هەولێر بچێتە کەرکووک، لە کەرکووک بۆ بەغدا و ئیتر بۆ نەجەف و بۆ تاو بەسڕە بڕوە. ئەمە ئەو پێشنیارە بوو کە پسپۆران لە هەرێمی کوردستان پێیان وا بوو باشترین ڕێگەیە، چونکە هەموو پێکاتەکە بە کوردەوە، بە تورکمانەوە، بە کریسیانەوە، بە شیعەوە، بە سونەوە سوودمەند دەبوون و هەموو شارە گەورەکانی کوردی عێراقیش تێیدا بەشدار دەبوون. ئەمەی کە تا مووسڵ بێ، بەڵام لە مووسڵ ئیتر بە ڕۆژ ئاوای دیژلەدا تێپەڕێ، بە منتیقەیەکدا دەڕوە کە ئەوەندە کەسەفەی سوکانی تێدا نییە، ینی چۆڵە بەسەر سنووری سووریادا تاکو دەچێتە هۆکارەکە. من ناتوانم لە جێردی کەس وەڵام دەم، بەڵام دەتوانم بڵێم کە هۆکارەکە هەرچی بێ پلانێکی هەڵەیە پلانێکی هەڵەیە، سوودی وەکو ئەم پلانەی تر نییە کە ئێمە پێشکەشمان کردووە. پێمان وایە ئەوەی کە ئێمە باسی دەکەین زۆر باشترە. تەبەن ئەوەی کە ئێمە بیستمانە ئەو کەسانەی کە پرۆژەکەیان پێشکەش کردووە وایان تێگەیاندووە لە جەنابی سەرۆک وەزیران بە حساب ئەم پرۆژەیە ئەگەر بەو جۆرە بێ ئەرزانترە، چونکە شاخی تێدایە و جسری تێدایە و ڕووباری تێدایە و گردی تێدایە و کلفەی زۆر زۆر زیاترە ئەگەر بە ڕۆژهەڵاتی دیژلەدا بڕوە.
ئەوەی ناوچەکەی بینی بێ دەزانێت کە ئەمە ڕاست نییە با بچن درەسەیەکی مەیدانی بکەن بزانن بە ڕۆژهەڵات و ڕۆژاوای دیژلەدا کامەی کولفەی کەمترە ئەگەر بابەت مەسەلەی ئابووری بێ کە کامەی کولفەی کەمترە با بێن لەسەر ئەو بابەتە دراسە بکرێ بزانن چۆن و سوودی پرۆژەکە چۆن دەبێ ئەگەر بابەتەکە ئابووری نەبێ ئەو وەختە جەنابەت لێکدانەوەت ڕاستە کە کەواتە بابەتەکە بە سیاسی بێ ئەگینا بە چ جۆرێک تۆ پرۆژەیەک تەبەنی دەکەی کە ئەزانی سوودی ئابووری بەم جۆرە زۆر باشترە لەوەی تر بەڵام هەمدیسان دەچی ئەوەی تر هەڵا بژێری کەواتە ئەبێ بابەتەکە سیاسی بێ هیوادارم وانە بێت هیوادارم هێشتا ئەمە نەگەیشت بێتە قۆناغی کۆتایی و ئێمە دیسان لەگەڵ بەرپرسان لە بەغدا لەگەڵ خودی سەرۆکوەزیران قسە دەکەین و هەوڵ دەدەین و ئەوەی ئەو بیرروبووچوونەی خۆمان بخەینە ڕوو کە ئەم پرۆژەیە تەنیا تەنمیەکەی بۆ وڵاتانی دەرەوەی عێراق نییە بۆ ئەوەی هەموو عێراقی دەسوودمەند بێ پێمان وایە ئەم پرۆژەیە ئێمە پێشکەشمان کردووە لە خزمەتی هەموو خەڵکی عێراقدا دەبێت. ئۆکەی ئەوەی کە من لە وەڵامەکەی جەنابەت وەریەگرم یەکەم ئەوەیە کە تا ئێستا ئێوە ئەمە نەمانزانیوە دەرنەکەوتووە بەڕاستی نەبوو میدیان نەبوو ناوەندەکانی توێژینەوە کە گفتوگۆ هەیە لە نێوان ئەوە حەقا بەخاڵ بنووسرێ گفتوگۆ هەیە لە نێوان هەولێر و بەغا لەسەر ئەم پرۆژەیە ئەوە زانیارێکی گرنگە بۆ دیراسەکردن دووهەم ئەوەی کە تێگەیشتم ئەوەیە کە هیچ شتێ نەگەیشتم لەوەی کە ئایا سیاسیە یا ئابووری چونکە لای جەنابیشتان ڕوون نییە ئەبێت چاوەڕێ بکرێ بەڵام ئەمە وام لێکە ئەم پرسیارە کوشندەترە بکەم لەوەی پێشوو ئایا هەموو ئەمانە وا لە جەنابتان ناکە وەکو هەرسێک پێکاتەکە پێکاتەی کورد پێکاتەی شیعە پێکاتەی سونە لە عێراقا بە تایبەتی دوای ئەوەی کە لە دەی ئۆکتۆبەری 2021 ڕوویدا لە دەی ئۆکتۆبەری 2021 ئێوە هەڵبژاردنێکتان کرد لە عێراقا بەڵام دوای هەڵبژاردنەکە یەک ساڵی ڕێک کۆڵانێکی داخراو بوو لە مانگی نۆڤەمبەری ساڵی داهاتوو لە عێراقا هەڵبژاردنێکی تر ئەکەنەوە لە ماوەی ئەو ساڵی ڕابردووە زۆربەی زۆری دەستکەوتەکانتان گومانی لەسەر کرا لە فیدراڵیەوە لە پەیوەندی نێوان پێکاتەکانەوە لە چەکی ناکۆنتڕۆڵ کراوەوە لە مەسلەی ئەمنیەوە ئایا کاتی ئەوە نەهاتووە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە دیالۆگێکی جددی لەگەڵ ئەم سێ پێکهاتە لە نێوان ئەم سێ پێکهاتە دروست ببێت لەسەر پرسی دەستور و فیدرالیزم و چۆنەتی پێکەوەژیان کاتەکە درەنگە چونکە ئەم گفتوگۆیە کراوە لە ساڵی 2005 ئێمە لە ساڵی 2005 هەموو پێکاتەکان دانیشتنێکی چرۆپڕیان کردووە و دەستورێکمان داڕشتووە ئەم دەستورە پێویستە وەکو خۆی جێبەجێ بکرێ ئێستا گفتوگۆ لەسەر چی بکرێ گفتوگۆ لەسەر جێبەجێکردنی دەستورەوێ بکرێ چونکە ئەم گفتوگۆیە کراوە هەموو پێکاتەکان دانیشتون دەستورێکمان نووسیوە ڕێگەمان پێشان ینی دیاری کردووە کە چۆن هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەوە بڕۆین چۆن وڵاتێکی نوێ ئەوەدام بکەین چۆن هەموو کەسی خۆی بە خاوەنی وڵاتەکە بزانێ ئەرکەکانی هەموو لایەک دیاری کراون و مافی هەموو لایەکیش دیاری کراون ئێستا گفتوگۆ بەدەر لە دەستور ئەبێ بە دۆزینەوەی چارەسەرێکی بەدیل بۆ دەستور کە پێم وایە ئێستا گونجاو نییە ئەبێ ئێمە داکۆکی لەوە بکەینەوە کە چۆن دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێ اینجا ئەم دایۆلۆگە ئەگەر بۆ جێبەجێکردنی دەستورە هەمیشە ئەبێ ئەم دایۆلۆگە بەردەوام بێ بەڵام لێرەدا پرسیار ئەمەیە ئەگەر لایەنێک زیاتر لە لایەنێکی تر بەرپرس بێ لە جێبەجێ نەکردنی بنەماکانی دەستور ئەو وەختە عێراق چ میکانیزمێکی هەیە بۆ ئەوەی ئەو لایەنەی کە ناوبەرپرسانە ڕەفتار دەکا بخاتە بەر ژێر بەرپرسیارەتێکی مێژووی یان بە بەرپرسی بزانێت لەسەر چه هۆکارێک ئەم خاڵە دەستوریانە جێبەجێ نەکراوە کێ ئەو وەختە دێ حکم دەدا کە هەنگاوی داهاتوو دوای ئەمە چۆن بێت بۆیە پێم وایە ئەمە ڕاستە دایالۆگ هەمیشە زۆر گرنگە بەڵام پابەندبوون بە ڕێکەوتنەکان بە تایبەتی پابەندبوون بە دەستور مەرجی سەرەکیە بۆ ڕزگارکردنی عێراق لەم قۆناغا و لە قۆناغەکانی داهاتووشدا ئۆکەی بام پرسیارەکە
بخەمە ئاستێکی تر لە 2003 بۆ 2005 کورد و شیعە و سوننا عێراقی نوێیان دروست کرد. شیعە حەقی شیعە بەسەر عێراقی نوێەوە زیاتر نییە لە حەقی کورد. حەقی کورد بەسەر عێراقی نوێەوە زیاتر نییە لە حەقی سوننا و بە پێچەوانەکەشەوە بۆ سوننا. واتە هەرسیانتان بەیەکەوە وەکو یەک حەقتان لەسەر عێراق هەیە. ئایا هەست ناکەن لە 10 ساڵی ڕابردووە لە 2003 بۆ 2012 کە ئامادەیەکی بەهێزتان لە بەغا هەبوو نەشیعە وەکو پێویست هەژمونی ئەکرد بەسەر کوردان نە کورد بەسەر سوننا هەرچەند دۆخی سونە جۆرێکی تر بوو یعنی جۆرێک لە تەوازون ڕاگیرا بوو بەس لە 10 ساڵی ڕابردووە هەست بەوە ناکەن کە فەراغێکی کوردی لە بەغا بە شێوەیەک دروست بووە کە کۆمینۆتەیەک کە پێکهاتەیەک هەژمون بکە و خۆی بکە بە خاوەنی بەغا و پێکهاتەکەی تر بە میوان لە بەغا بزانێ بڵێ وەرنەوە بۆ بەغا. جارێ ئەم دیدارە دیداری کەشوهەوا بوو جەنابەت کردت بە سیاسی. بەڵام من وەڵام دەدەمەوە. ئێمە پێمان وایە هەموو هاوڵاتیەک لە عێراق مافی یەکسانی هاوڵاتی هەیە. کورد بێ، شیعە بێ، سوننە بێ، تورکمان بێ، کریستیان بێ، هەر کەسێک بێ ئەبێ مافێکی یەکسانی هاوڵاتی بوونی هەبێت. کاتێک مافی نەتەوەیەک یان پێکهاتەیەک پێشێل کرا یان کاتێک بەشێک لە پێکهاتەکە یان پێکهاتەی عێراق خۆی بە گەورەتر زانی و مافی لایەنەکانی تری چاوساندەوە یان پێشێلی کرد ئەو وەختە کێشە دروست دەبێت. دوورکەوتنەوەی کورد لە بەغدا بە ڕەغبەتی کورد نەبووە. بە شێوەیەکی سیستماتیکی کورد لە بەغدا دوورخرایەوە نەک کورد خۆی ویست بێت دوورخرایەوە ئەوە نەبووە کورد خۆی ویست بێت دوورکەوێت. بەڵام دیسانیش لەوانەیە من ناڵێم هەموو یعنی هەموو ئۆباڵەکە ئەخکرێتە سەر لایەنێک لەوانەیە کوردیش هەڵی هەبوو بێ لەوانەیە کوردیش وەکو پێویست بەرگری لە مافەکانی خۆی نەکرد بێ. بەڵام دەکرا ئێستاش من دەڵێم ئێمە بین سەیری هەڵەکان بکەین سەیری ئەو هەنگاوانە بکەین کە چۆن عێراقیان بە ڕێڕەوێکی هەڵەدا برد لەسەر ئەوە باس بکەین لەوانەیە نەگەینە ئەنجام. بەڵام پێم وایە باشتر وایە ئێمە بیر لە چارەسەر بکەینەوە چۆن بتوانین ئەم گرفتانە چارە بکەینەوە. یەکەم شت ئەبێ متمانە بگەڕێتەوە متمانە بۆ هەموو پێکاتەکانی عێراق بگەڕێتەوە کە مافی یەکسان بۆ هەموو هاوڵاتیەک هەیە جیا لەوەی تۆ لە چ نەتەوەیەکی یان چ دینێکت هەیە ئەبێ مافی یەکسانی هاوڵاتی بوونت پارێزراو بێت. ئەم متمانەیە بۆ شیعە بۆ سوننا بۆ کورد بۆ هەموو پێکاتەکانی تر ئەبێ هەبێت. ئەمەش بە چی دەکرێت بەوەی کە زەمانەت بەو کەسە بدرێ کە مافی دەستوری تۆ پارێزراوە و پێشێلکراو نییە. بەڵام هەر کاتێک دەستور بۆ بە بەڵگەیەک کە بە ئەختیاری خۆم بە حەزی خۆم ویستم تەعاملی لەگەڵ بکەم کامەی لە بەرژەوەندی منە جێبەجێ بکەم کامەی لە بەرژەوەندی من نییە بیخەمە لایەکەوە ئەم بێمتمانەیە زیاتر دەبێت. بۆیە پێم وایە ئەو دیالۆگی کە جەنابەت باست کرد بۆ گەڕانەوەی متمانە لەسەر مافە دەستوریەکانی هەموو پێکاتەکان ئەبێ بەردەوام بێت. ئەبێ ئێمە بتوانین بینە متمانەیە دروست بکەین. هیچ یەکێک لە ئێمە مافێکی زیاتری لەوەی تر نییە وەکو پێکاتە وەکو هاوڵاتی. اینجا لەمە دەتوانین ئێمە زۆر لەو گرفتانە چارەسەر بکەین. بەڵام ئێستا پێم وایە ئەم بێمتمانەیە هەیە. ئێمە زۆر جار باسییامان کردووە کە مێژووی عێراق پڕ بووە لە کێشە و گرفت لە پێکدادان و ناخۆشی لە کارەسات و ترسێک هەیە ترس هەیە. ئێمە ناتوانین ئینکاری ئەوە بکەین کە ترس لە دووبارە بوونەوەی ئەم جۆرە کارەساتانە هەیە. چۆن ئەم ترسە بڕەوێتەوە ئێمە چۆن متمانە بگەڕێنینەوە ئەبێ شتێک هەبێ زەمانەتی وجودی ئێمە بکەوە زەمانەتی داهاتوویەکی سەقامگیر بۆ چ پێکاتە چ کیان چ وڵات چ وەکو نەتەوە یان نەتەوەکانی کە لە عێراقدا دەژین ئەبێ ئەو زەمانەتە هەبێ کە مافی هەموو لایەکتەیدا پارێزراو دەبێت. مافی هەموو لایەکتەیە پارێزراو بێ بە مافی کوردیشەوە وەکو کورد وەکو نەتەوەیەکی بێدەوڵەت کە بەشێکە لە دەوڵەتێک کە پێ ئەوتری عێراق
پرۆفیسۆر میشەل ڤیڤۆرکا کە ئەم بەیانیە بێگومان گوێتان لە وتارەکەی پرۆفیسۆر میشەل ڤیڤۆرکا بوو کە بەشێکی زۆر لە نوخبەکانی فەڕەنسا و ئەوروپا و ئەمریکای لاتین بە سەرۆکۆمارەکانیشەوە تەلەبەی جەنابیان بوون. چەند سەرۆکۆمارە ناسم کە پێی خۆشە شارێکێک لەگەڵ پرۆفیسۆر میشەل ڤیڤۆرکا بەسەر بەرێ و یەکێکە لەوانەی کە لەو بیرمەندە گەورە جیهانیانەی کە فکری گلۆبال و گلۆبالیزمی ئیبداع کردووە، وهروها یەکێکە لە دۆستەکانی عێراق و هەرێمی کوردستان و کورد ئەوێ پرسیارێکی وجودی لە جەنابەت بکە. پرسیارە وجودیەکەش Michel, tu peux poser ta question en anglais, en français, en kurde, si tu le souhaites. أتواني برسالة بإنجليزي بفرنسي يا بكردي بكي أقدر بيتخوش. I would have loved to talk with you in Kurdish, but unfortunately, maybe in another life. So first of all, I would like to thank you. It is not every day that a prime minister accepts to exchange ideas like that. So thank you very much, and I'm sure that I can say that in name of everybody here. So my point is the following one. We are in a globalized world, but globalization does not mean end of nations, end of states, end of nation states, and so on. So if I take the case of the Kurdish nation, it's a very strange and unique case at the world level. It's a nation, this is absolutely clear. It's a diaspora, that's absolutely clear. We live in France where there are lots of Kurdish people. But it is not a nation state. There are some province, region, but we cannot say it is a nation state. And in a moment when nation states are so important today, much more maybe than 10 or 15 or 13 years ago, my question would be, as far as climate change is at stake, I understand you don't want us to go in two different directions. As far as climate change is at stake, do you think that it is only a problem or a difficulty not to be fully a state? Or do you think that it could be also something useful not to be a state? Of course, for instance, if there is a big international conference with only states, you cannot directly participate. But if there is an international negotiation with states, you cannot directly participate. But maybe you can say, yes, but we can have some influence and so on. So my point would be, what would be better for Kurdistan if it were a state, and what maybe is better not to be a state? Thank you. Thank you very much. Merci beaucoup. If it is not too highly political. Merci Michel. It's a difficult question. Hey, بكردي جنابي. Merci beaucoup. پرسیارێکی ئاسان نییە. ئەمان وەکو هەموو نەتەوەیەک کوردیش مافی خۆی هەیە وەکو هەموو نەتەوەکانی تر تەعاملی لەگەڵ بکرێت. و لە هیچ نەتەوەیەک کەمتر نییە. ئەوەی گونجاوە بۆ نەتەوەیەکی تر ئەبێ بۆ کوردیش گونجاو بێت. بەڵام هەندێک حقایق هەیە و هەندێک ڕووداوی مێژوویی هەن و واقعێکی حاڵی هەیە ئێستا کە ئێمە تێیدا دەژین با بزانین بزانین کامەی زیاتر لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندایە. هەمیشە ئینسان مرۆڤ کاردانەوەی هەیە بەرامبەر بەو ڕەفتاری لەگەڵی دەکرێت. ئەگەر کورد وەکو لایەنێکی قبولکراوی یەکسان لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە هەموو مافەکانی خۆیدا شاد ببێت، لەوانەیە ڕەغبەتی ڕەتدانەوە یان ڕەتکردنەوە یان هەڵوەستەکردن یان بڵێم بڕیارێکی تر نەداتن بەم جۆرە. بەڵام کە تۆ
بە چاوێکی کەم سیر کرای کە دوور خرایەوە بە چاوێکی یەکسان تعامل لەگەڵ نەکرا ئەو وەختە مەجبوری بیر لەوە بکەیتەوە کە بۆ منیش وەکو تۆ نەبم بۆ منیش لە تۆ کەمتر بم بۆ منیش مافی تۆ هەتا بۆ منیش نەمبێت بایمە بین سەیری وڵاتەکان بکەین پێشتر خۆ ینی بۆ مێژوو لەوانەیە دروستبوونی حکوومەتەکان یان ئەو دەوڵەتانەی سربەخۆن شتێکی ئەوەندە کۆن نییە بەڵام دوای ئەوەی کە ڕوویدا بە سەیری ئەوروپا بکەین ئەوروپا هات اتحادی ئەوروپی دروست بوو لەسەر بنەمای بەرژەوەندی کەواتە ئێمە دەتوانین لەسەر بنەمای بەرژەوەندی لەگەڵ یەکتر بژین بەبێ ئەوەی ئێمە بین یەکتر ڕەت بکەینەوە یان بەبێ ئەوە بین ینی ئیلا پێداگیری بکەین لەسەر ئەوەی کە من ئیلا بەو سیستەمە ڕازی کورد بە دوای ژیانێکی یەکسان دەگەڕێ لەگەڵ هەموو نەتەوەکانی تر لە ناوچەکەدا دیسانی شێمە دەڵێن ئەوەی بۆ هەموو نەتەوەکان حەڵاڵە ئەبێ بۆ کوردیش حەڵاڵ بێ ئەگەر ئێمە بتوانین لەگەڵ یەکتر بژین و پێداویستیەکانی یەکتر دابین بکەین بتوانین بەیەکەوە زیاتر بەرژەوەندیەکانی یەکتر بەرەو پێشەوە بین ئەو وەختە پێم وایە بە قەنەعەتەوە کورد دەیەوێت لەگەڵ نەتەوەکانی تر بژی بەڵام ئەگەر قبول نەکرا ئەگەر دایمەن پاڵنرا بۆ لایەک و لە ئاستێکی تر تەعامل لەگەڵ کورد کرا ئەمە ئەم پرسیارە بۆ من نییە من وەڵام دەمەوە ئەمە هەر تاکێکی کورد لە ناخی خۆی وەڵامی ئەو پرسیارە لە کاتی خۆی دەداتەوە ئەبێت تەعامل لەگەڵ کورد بکرێ کە نەتەوەیەکی یەکسانە لەگەڵ هەموو نەتەوەکانی تر لە ناوچەک من تقریبا 4 تەوەریترم ماوە کە لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی کەم بەڵام بڕیارمان 1 ساعت بوو ئەو بوو بە 1 ساعت و 5 دقە هەمشەیەکێکم لەو کەسانەی کە پێم خۆشە ڕێز لە کات بگرم هەرچەند پێم خۆش بوو پرسیاری لێ بکەم لەسەر تیرۆریزم چونکە یەکێک لەو پرسیارانەی کە زۆر زۆر بەلامانەوە گرنگە ئایا تیرۆریزمی داعش تا ئێستا هەڕەشەیە بەسەر هەرێمی کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئەوروپاوە و هەروەها پێم خۆش بوو پرسیار لە جەنابیان بکەم لەسەر ئەوەی کە ئێمە لە هەوروپا هەمیشە ئەڵێن کوردستانێکی بەهێزمان ئەوێ لە ناو عێراقێکی یەگرتووە ئایا ئەو هاوکارانی ئێمە لە ئەوروپا ئەیکەین بۆ هەرێمی کوردستان وەکو پێویست وەڵامی داواکاریەکانی ئێوە ئەداتەوە بۆ ئەوەی ئێوە بەهێز بن لە ناو عێراقێکی یەگرتووە و پێشم خۆش بوو لەسەر هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و عێراق پرسیار لە جەنابیان بکەم بەڵام لەبەرەوەی کاتەکە تەواو بووە من داوای مۆڵەت لە جەنابیانەکەم 6 پرسیار وەربگرم 6 پرسیار وەربگرم بەڵام بە مەرجی یەکەم ئەوەیە کە 3 ژن لەگەڵ 3 پیاو بێ بە 3 ژن لەگەڵ 3 پیاو بێ ئەوە بەلامانەوە زۆر زۆر گرنگە ئەنجا کە پرسیاری شەکەن پرسیارەکە گوتار نییە پرسیاری محەدەتە بیزەبت پرسیارەکە هەر چییە هەر چۆنە لە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی یەکەن ئەویش وەڵامتان دەداتەوە خانم بەڕێز فەرموو ڕیزی سێهەم یەکەم خانم لێرە ئەگەر مایکرۆفۆنەکەی بانی بەس تکە ئەکەم ئەگەر بتوانی خۆت بناسێنی خوێندکاری مامۆستای زانکۆی فەرمانبەری السلام عليكم نوفي اسمه كريم أجزم كودوكي ما قطابية باش كيميائي ما مرحلة 4 وهروسو سارو كو شابتر أمريكان كيميكال سوسايتي العراقي كوافي كمين شابتر العراقي خيران فاتكي بس يورم أوا بس هكا بس هنك بيتشك كيرنجي بتر بدينا أفا دورو جازت في مؤتمري ده همي اعتماد وسر هندك على أساس تركيا وفينا بردات وأوف ما مشكلة أوفيت هانو بندا وشكان أسوأكي كيميائي أبش ما هكا هنك بتر اهتمام بدنا باقش كرنا أوفي ويست واتر تريتمنت مهابيت أو أوفا مصاري أدي أو جرخانة أو مدت أو بيز بيد مثلا هكا بتر باقش كانوا أو جرب ما باشتري تشكيل ألمانيا هندي أوفي باقش كان يعني جبارات تبخارن هكا بس هنك اهتمام بدنا في سكتري از جرك باقش حاله. پرسیار نییە ئەمە کۆمنتە و زۆر سپاس من باسم کرد
گوتم جگە لەوەی کە ئێمە پێویستە لە یەکەم قسەکانم گوتم ئەبێ ژینگە بپارێزین پاراستنی ژینگەیەکێک لەوانە ئەوەیە کە چۆن ئێمە سوود لە ئاو وەربگرین و بە هەدەری نەدەین زۆر سپاس ئۆکێ ئەم ڕیزە یەکێک پرسیاری کرد ئەگەر ڕێگەم بدەن با تۆزێ دادپەروەر بم لە دەبەشکردنەکە باشە ئەو ڕیزەی ئەو لا فەرمو بەڕێستان بەڵ فەرمو تۆ چونکە ناوەکەت نازانم لەبەرەوە ئەگەر خۆت ناسەنی هەستی سەر بێ بەشتکایە بە کوردیەکی پارا و پێت ئەڵێن It'll be in English, I'm afraid. In English, okay. Fine. پرسیارکە okay. Lawin Atrushi from London, Labour Friends of Kurdistan region. Your Excellency Prime Minister, in the wake of your recent discussions with His Majesty King Charles at COP28, how are you utilising your climate initiatives as geopolitical leverage to aid vulnerable communities in the Kurdistan region? Are these actions leading to improved trade terms, enhanced financial aid, or favourable policy concessions for them? Thank you. Thank you. جناب ئەی تێنەگەیشتم بەخوا منیش شتێنەگە ئەگەر بیڵێیتەوە Sorry, just to be clearer. So in the COP meeting that you had with His Majesty King Charles at COP28, how are you utilising your climate initiatives as geopolitical leverage to aid vulnerable communities in Kurdistan? So, for example, are your initiatives and actions leading to improved trade terms, enhanced financial aid, or favourable policy concessions for them? نەربە کوردی وەڵام دەدەمەوە ئەوەی ئێمە تەڵەن لە هەرێمی کوردستان خۆمان بە شێوەیەکی گشتی وەکو هەرێم هەمومان لەژێر هەڕەشە داین تەنیاوە نییە پێکاتەکان بن ئەگەر لە بابەتی کەشوهەوا بەکاردێن کە ئێمە چ ئیمکانیەتمان هەیە یان چۆن دەتوانین سوود لە ئەو مەناخە سروشتەی کوردستان وەربگرین بۆ سوودوەرگرتن و یارمەتیدانی پێکاتەکان ئەمە ئەبێ پرسیارێکی گشتیە یعنی بە حەقیقەت من نازانم یعنی من هێشتا تێنەگەیشتم مەبەستی جەنابەت چییە چونکە ئێمە ئەبێ جارێ بۆ هەرێمی کوردستان بتوانین سوود لەو کەش و هەوایە وەربگرین و بتوانین سوودی لێ وەربگرین بۆ ئەوەی هەموو کەسێک هەموو پێکاتەیەک لە هەر ئاستێکدا بێ بتوانانی سوودمەند بێ سوالی جەنابەت بۆ من بەڕاستی زۆر وازەح نییە ئەگەر جەنابەت دەتەوێت تۆزێ بە تەحدیدتر پرسیارەکەت بکەی من ئامادە بەڵێ زۆر سپاس تازە ئەلەوە پرسیار لێرە بە خانمێک چونکە سەرەی خانمێکە ئەلۆ تا خانمێک ئەدۆزمەوە فەرمو جەنابەت تا خانمێک هەیە لێرە ئەلۆ فەرمو خانم سلام ناوی من میدیا حجیه از طلبه ماسترمه لاندازیاری جنگی لزانکو صلاح الدین سرو يعني برسيارهم بو سرق وزيرانه أصل منطقة شيروانجي سر سنور نو بين كردستان وتركيا إجا أس روجانه بتشافت خود بينم يعني جنگي ما زور تتاتو باران كردن و دارت ما زور سجن و أو دار يعني دارت نورمال نينه يعني ببيت همانيوان صدان ساله بجات پانيلا ايكم دا دكتور سيروان يعني بحث کرد که چند یا مهمه forestation بو climate change آیا يعني افتشته يعني هاتيا consider کردن للانه حکمته و کو بو climate change زیانه کمازنه شێروان خۆ بەشەگەل ناوچە بارزان و بارزان ئێگەل ناوچەی هەرێما کوردستانێک و ژینگە پارێزی تێدا هەموو جێدی زیاتر هاتیە بەرچاوگرتن و چاندنە داراش هەموو ساڵێ لە هەمە ناوچەی هەرێما کوردستانی یا هەی دارات چینن مخابن ئەف شەڕی تێتەکردنەیە و چ عێلاقە بسیاسەتە حکومەتە هەرێمە بەنیە هەمیشێت بیا قوربانیەت ئەف شەڕێک و vێگاوێل سە سنوورە تێتەکردنەی ویدارین کوتای شەڕی بێتەکردنی و جارێکە دیان پێچێ بین وڵاتی خۆ ئەڤەدانکەینەوە و بێگومان چاندنە دارال سەواستی هەمە عێراقل سەواستی هەمە کوردستانی بتایبەت بوومە ئێکەل وان پێنگاوێت پێتوی و لازمە ئەم پاوێژیندا سروشتی خۆ پارێزی اوكي زۆر سپاس اوكي ئەم بەشە تاوا بۆ بێ بێمەوە ئێرە فەرمون قوربان بەس بە کورتی تخوا کاتەکانمان زۆر ڕۆشتووە ئەوە کاتی جەنابی سەرۆکی حکومەت تەنها 1 ساعاتە ئەوە من بەبێ پرسی خۆی فەرزم کرد
دي جناب سروک وزیران فرهاد محمد طاهرم رفبر بنداوا دهوکه مبتنی بسیاره که ابو جناب تب کرتیت ناف برا اف پیوندیت ناف برا جناب تدا و جناب سروک وزیران عراق السربابت درست کرنا بنداوا چکو براستی جوا کو جناب تا آگدار 30 صدش خزینه عراق الهرم کردستان تدا دابین کرن حتی نو که چندین لیجان هاتینه چکرن بوی هند او بنداوت جناب تا پیشنیار کرین و اتفاق کریل گل سروک وزیران عراق بنا چکرن حتی نو که فعلی چه بودجه بو نهات یدا بین کرن جناب تا يعني هزرت کو اگر هاتو چو افانا اف بودجه بو مدابی نکر اما کو هرما کردستان دست بچکر نواب کن سپاس ما دو امکانیات تریم حول دای يعني او بنداوت بامکانیات ما بین جبهه کرن ما یدست آویتی و پنگاوی دیش داویجین اگر هاتو ام پیچ بین گینا تگشتنه که دیگه حکومت فدرالی بود تمویلا چکر نوا بندوانه ده پنگاوید زورید خیرات رینه هاویتن بس اگر هاتو نهات نکرنیش دیسان دو امکانیاتات مینیتن اگر ما پیچی بید بکن بگمان دیکن چون که تصوره ما خیره که زورت دا هم بو بابت جنگ پاریزیه هم بو بابت کشتوکالیه هم بو بابت کشو هوای هم روی که و سودی بید زورد با یعنی برجواندی عمل هایی که دابن هیوی دارم گینا رکفتنه که افرو من اربو زانیارید گه سرو کمار عراق شف بابت ما بحث کری که دایویش پیچه بن استفاده الوجود و بکن بلکی پنگاوت باشتر پاویژن بو جبهه کرناوام بندوانه فلاديمير بكردي بانجليزي بارزوي خود Vladimir Vilgeberg, head of news website of Kurdistan Chronicle. Not to go off topic, so I had a question. You talked a lot about the importance of awareness about children. So do you have any plans, for instance, to make changes in school books to teach people how not to throw away trash, to do more to protect the environment, how to not, for instance, waste water in the streets? Do you have any specific plans, for instance, for the education system with school books? Thank you. زور سپاس بگمان اما برنامه نه اما جناب وزیری پرورده خویلی را دانشتوا چندین دیدار و گفتگومان هبوا جخمان لسروا کردوا که به پرورده لسرطای خویندن و دست به بکره بوا وی نوکانی دهاتو تیگیشتنی که باشتریان لجنگ پاریزی هبید هر وقت پیشنیاری وشمان کردوا لگر زور لولاتانی که تجربه سرکوتوان هبوا لجوری پرورده کردنی قطابی یا مندال تنیا خویندن نه پرورده کردن سود لتجربه اوانش ور بگیرین و بتوان یارمتی مام دین لوی که لبرنامه‌کانی قطابخانه کان دا جگیر بکریو هیوادارین ام برنامه‌ای که درش خیانه ولی ورده بتوان جگیر بیو نوکانی دا تو فیربن شد فرندن هیوادارم هر اما مناسباتی کیش به من داوا لهمو اولادیانی کردستان کم که تکاده کم جینگی کردستان به مالی خودم بزنن پیسی نکن تیکی مدن اما اولادیه که تیدا در جین پیوستان پیدا بیتوا ایوادارم اگر بقسم کن ممنونیان ده و مگر نه من الله کانیان لیان قبول مکن اوكي طواب وإيرة آخر برسال لبي فرمو برزم فرمو بس تخوا برسالكي محدد جنابي سروكي حكومة أزانم التزاماتي هي أو أصلا لوتي في فرمو أو شش برسالة ورقرين بي فرمون برا سروك وزيران براكياني برسالكي من لسر فولو أبي أو بابتي كوتشي كتو باسكر ئێستاکە لە چەند ساڵی ڕابردووە دەستەواژەیەکی نوێمان هەیە تعریبی نوێ لێرە باس دەکرێت ئەوەی کە هەیە بەڕای ئێوە تعریبی نوێیە ئەگەر وایە چۆن مامەڵەی لەگەڵاکەن ئەگەر واژ نییە ئەمەی کە لە ناوەندەکان لە توێژەرەکان لە ناوەندەکانی زانکۆ باسەکرێ ئەمەیان چییە؟ باشە سپاس فەرموو من ئاماژەم دا لە قسەکانم بەوەی کە هەوڵی داگیرکردنی زەوی بە پێت دەکرێ ئەم ناوی هەرچی لێ بنەی کارێکی هەڵەیە ئایا ئەمە ئیدامەی سیاسەتی ڕژێمی ڕووخاوە یانیش ئەمە کەم تەرخەمیە لە جێبەجێکردنی مادەی 140 کە تایبەتمەندە بە ناوچە
دابڕێنراوەکان یان کێشە لەسەرەکان وەکو باز دەکرێن ئەمە بابەتێکی دەستوریە و یەکێکە لەو خەڵە گرنگانەی کە پێم وایە زۆر زۆر ضرورە و چەندین جاریش قسەی پێویست لەسەر کراوە لەگەڵ سەرۆکوەزیران لەگەڵ دەسەڵاتدارانی تر لە حکوومەتی فدرالی قسەمان کردووە لەسەرەوەی کە پێویستە مافی هەموو هاوڵاتیەک پارێزراو بێ و هیچ نەتەوەیەک یان بەشێک نەتوانێت بە زۆر خۆی بسەپێنێت بەسەر ناوچەیەکی تر لەوانەیە دەستهەڵات کاتی بێ لە ماوەیەک ئەم دەستهەڵاتە بتوانێت خۆی بسەپێنێ بەڵام دوای ماوەیەکی تر کاردانەوە دەبێت ڕەتفعل دەبێت و ئەمە یارمەتی سەقامگیری وڵاتەکە نادایی وەدارم ئەمە ئەم پەیامە چ لەم کۆنفرانسە چ لە بۆنەکانی تر وەکو خۆی بگات و ئێمە لە ڕێگەی فەرمیشەوە لەگەڵ دەسەڵاتدارانی حکوومەتی فدرالی قسەی پێویستمان کردووە و ئەوەی کۆتایی بەم جۆرە ڕەفتارانەی کە هەیە بکرێت. جنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەگەر دەرفەت ببێت دڵنیام کەسێک نییە لە هۆڵەکە نەیەوێ پرسیار بکە بەڵام بەداخەوە کاتەکان کە من ئەو 20 دقەش کە زیادمان کرد تەسەوری ئەوە بکەن بۆ سەرۆکوەزیرانێک 20 دقە چەند زۆرە لەسەر ئەجەندەکەی ئەوە بە زۆر لە ئەجەندەکەی دەرمێنا بۆەوەی هەموو کەسێک قسە بکە ئەمەوێ بڵێم ببورن تکایە ڕێگەم بدەن بەڕاستی بە ناوی ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عراق بە ناوی UKH بە ناوی موسسەی بەحری علوم زۆر زۆر سوپاسی جنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم زۆر زۆر سوپاسیان بکەم کە تەشریفی هێناوە بۆ ئێرە بەبێ ئەوەی ئێمە ئەم پانێلە ئامادە بکەین بە شێوەیەکی زۆر زۆر سروشتیانە ئەوەی پێوترێ لە زمانی فەڕەنسی نازانم چۆن تەرجەمەی بکەم سپۆنتەنیتی یعنی بە شێوەیەکی عەفەویانە تەنانەت ڕێگەش بەوە بدەین کە ئێمە 20 دقەی تریشی بۆ زیاد بکەین بۆ ئەوەی جەماوەرەکە بەبێ هیچ کەسی بناسم یەک کەس لەوانەی کە پرسیاری کردووە نەمناسیەوە بەڕاستی ڕاستەخۆ پرسیار لە جنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئینجا سێ توێژەری متەمەکینی نێودەوڵەتی بێن بە ئازادی خۆیان پرسیار لە جنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و ئومێد دەکەم لە قوڵایی دڵمەوە هەمومان هاوکار بین بۆ ئەوەی ئەم هەلومەرج و کۆنتێکستی ئازادی ڕادەربڕینە لە هەرێمی کوردستانە نمونە بێ و قوڵتر بێ و فراوان بکرێت جارێکی کە سوپاس بۆ جەنابتان. زۆر زۆر سپاس.